سڵاو ئازیزان، ئەمڕۆ لەبارەی هەڵبژاردن و شەرعیەتی دەسەڵاتی سیاسیەوە دەدوین. ئایا دەسەڵاتی سیاسی بێ هەڵبژاردن و بێ ڕەزامەندی گەل شەرعیەتی هەیە و دەتوانێت دەسەڵاتێکی شەرعی بێت یاخود وەک دەسەڵاتێکی خۆسەپێن سیر دەکرێت؟ ئایا تەنیا سەرچاوەی شەرعیەت هەڵبژاردنە لەم سەردەمەدا؟ ئەم پرسیارانە و چەندین پرسیاری تر ئاراستەی بەڕێز دڵشاد نامی قسەرۆکی چاوی کورد دەکەین. مامۆستا دڵشاد بەخێربیت. زۆر سپاس، سڵاو لە ئێوە لە بەردەوامەوە. باس لە هەڵبژاردن و شەرعیەتی دەسەڵاتەکەین. جارێ بە پرسیارەکە لە ئەوڵا بەم شێوەیە دەست پێ بکەم. شەرعیەتی دەسەڵات مەبەستمان چییە؟ بۆچی ئەبێ دەسەڵات شەرعیەتی هەبێت؟ بەڵێ. سڵاو لە ئێوە و لە بینەرانی ئێوە دیارە بابەتێکی گرنگە مەسلەی شەرعیەت و مەشروعیەت کە ئەڵێن شەرعیەت واتە کەڵێن شەرعیەتی دەسەڵات واتە دەسەڵات بە پێی پێودانگێکی دیاریکراو بە پێی چەند ڕێسایەکی دیاریکراو کارەکانی ئەنجام بدا کە ئەم ڕێسایانە بە ڕەزامەندی ئەو کەسانە دانرابن کە ئەم فەرمانڕەوایەتیان ئەکات. کاتێک کە دەسەڵات ڕەفتارەکانی ئەپێوی بەم پێودانگانە بەم ڕێسا و بەم قەواعیدە لە پێشدا دانراوانە مانای وایە دەسەڵاتەکە شەرعیەتی هەیە و جۆرێک لە ڕەوایەتی بڕیارەکانی هەیە لە لای خەڵک و مەقبولیت وەرەگرێت لەلایەن ئەوانەوە کە فەرمانڕەواییانەکە. ئەمە شەرعیەتە. مەشروعیەت بمبورن ئەنی کاتە شەرعیەت ئەوەیە کە ئەو گەلە ئەو کۆمەڵە خوان بە ڕەزامەندی خوان ئەم شەخصیان بڵێ لێرە کەمادەم باس لە دەسەڵاتەکەین ئێمە یعنی ئێمە فەرمانڕەوامان هەیە و فەرمانڕەوایی کراومان هەیە واتە شەعبمان هەیە و دەسەڵات سوڵتەمان هەیە. لێرە باس لە شەرعیەتی سوڵتە ئەەکەین کە باس لە شەرعیەتی سوڵتە ئەەکەین مانا هاوچەرخەکەی شەرعیەتی سوڵتە ئەمەیە کە ئەم دەسەڵاتە ڕەوایەتی لە گەلەوە وەرگرتە بێت. ڕەوایەتی عادەتەن ئێستا دەستور پێویستە هەبێ و یان دەستورێکی نووسراو یا عورفێکی دەستوری هەبێ کە ئەم دەسەڵاتە بەپێی ئەم پێودانگانە بێت و بڕوات واتە تازە بکرێتەوە هەڵبژاردننی بۆ بکرێت یاخود دەسا و دەستکردنی دەسەڵات بکرێت بەپێی ئەم ڕێسایانە و ئەم دەستورەش یا عورفیە یان نووسراوە لەکوێ شەرعیەتی وەرگرتووە دیسان لەکوێ ڕەوایەتی وەرگرتووە ڕەزامەندی وەرگرتووە لەم گەلە لەم خەڵکەی کە ئەم دەسەڵاتە کەواتە لێرە بینین ینی پێناسەکە وای لێ دێ شەرعیەت بریتە لەوەی کە دەسەڵاتەکە ڕەزامەندی ئەو گەلە ئەو شعبەی وەرگرتە بێ کە فەرمانڕەواییان ئەکات و بەڕێوەیانە با. باشە. مەشروعیەت جیاوازیەکەی لەگەڵ شەرعیەت ئەوەیە پێویستە قەراراتی دەسەڵات بڕیارەکانی هاوکۆک بێ لەگەڵ یاسای سەرەکی یاسای بنەڕەتی کە دەستورە و تعلیماتەکانیش هاوکۆک بێ لەگەڵ قانونەکانە واتە سیلسیلەی قانون و سیلسیلەی بڕیار هەبێ لە مەشروعیەت لە ڕەفتارەکانی دەسەڵاتە کە هیچیان دژی ئەوی تریان نەبێ بۆ ئەوەی ئەم بڕیارە و ئەم یاسایانە کە دەرئەچن مخالفەی دەستور نەبن بڕیارەکان و تعلیماتەکان مخالفەی یاسا نەبن بۆ ئەوەی کە قورساییان هەبێ و هەڵنەوەشێنەوە. طبعاً زۆر باشە. ئێمە ئەزانین بە درێژایی مێژوو دەسەڵات هەر هەبوو. بەڵام هەڵبژاردن بەرهەمی سەردەمی نوێگەریە یانی 200-300 ساڵ بەم میکانیزمی ئێستا بەم شێوازەی هاوچەرخ ئەم ئەوانەی لەوە پێش شەرعیەتیان نەبوو ینی مەلیکەکان و ئیمپراتۆرەکان خۆی شێوازی وەرگرتی دەسەڵات لە ڕاستیە دەسەڵات ینی بە درێژایی مێژوو ئەوەندەی کۆنی و قەدیمی ئینسان دەسەڵاتیش قەدیمە یعنی دەسەڵات تازە دروست نەبوو ئینسانێکی زۆر هەبوو بێ و دەسەڵات نەوە بێ. دنیایەک نەزەریە هەیە لەسەر مەسەلەی چۆنەتی فەرمانڕەواکردن و چۆنەتی وەرگرتنی شەرعیەت. ئێمە جەناب دەزانی کە مەسەلەن تیۆرەی پیرۆزمان هەیە تیۆری ئیلاهیمان هەیە و تیۆرەی عەقدی ئیجتیماعیمان هەیە و ئەمانە هەمووی هەریەکەیان لە قوپۆپیان لێ ئەبێتەوە کە فەرمانڕەوا شەرعیەتی لە ئیلاهەوە وەرەگرێ لە ئاسمانەوە وەرەگرێ لە تیۆرە ئیلاهیە و تیۆقراتیەکانە و لە تیۆرە هاوچەرخەکان یاخود تیۆرە دیموکراسیەکانە فەرمانڕەوا دەسەڵات شەرعیەتی لەگەلەوە وەرئەگرێەوە ئەمەش بە عەقدێکە لە نێوان گەل و لە نێوان هاوڵاتیانە کەواتە مەصدەری شەرعیەت بە پێی بیرروبۆچوونی
فەیلسوفەکان و بەپی سەردەمەکان گۆڕانکاری بەسەر هاتووە. مەصدەری شەرعیەت لە سەردەمێکە نەزەریە ثیۆقراطی بووە کە نەزەریەکی مەسەلەی دینیە و بەشێک لەمانە مەسەلەن پشتا و پشت ئەگوازرێتەوە و هەروەها بەپی هاوچەرخ یاخود بەپی نەزەریە دیموکراسیەکان عقدی ئیجتیماعیە لە نێوان گەل و لە نێوان دەسەڵاتە، واتە هیچ دەسەڵاتێک بێشەرعیەت نەبووە، بەڵام مەصدەری شەرعیەتەکە و ڕوانگە بۆ مەصدەری شەرعیەتەکە گۆڕانکاری بەسەر هاتووە. بابین ئەم سەردەمە مامۆستا بەڵێت ئێمە زۆر تاکید دەکەین لەسەر هەڵبژاردن کە شەرعیەتە بە دەسەڵات، بەڵام تا ئەساش زۆربەی دەسەڵاتەکان خۆ نەک زۆربەی هەنێکی زۆریان شەرعیەتی هەڵبژاردنیان نێوەکو مەلەکیەکان سعودێ و مثلا ئەردەنە مەغریبە وڵاتە بازە وڵاتی ئەوروپیە بەعەزێکی شەرعیەتی شۆڕژگێڕی هەیە لە یەکێتی سۆڤێت و هەموو وڵاتانەی کە ئینقلابی ئەسکەریان تێکراوە. ئەوانە چۆن بڵێ ئەوانە شەرعینین چەتەن هاتوون خەڵک ڕوتەکەنەوە. بەڵێ جا ینی کە ئێمە باس لە هەڵبژاردنەکەین، ینی ئێستا تقریبا زۆرینەیەک ینی بەشێکی زۆر لە وڵاتان هەڵبژاردن بە میکانیزمی بەڕێوەبردننی وڵات ئەزانن و میکانیزمی گرتنەدەستی دەسەڵات ئەزانن لەلایەن دەسەڵاتدارانەوە و بەشێکی زۆر لە وڵاتان هەڵبژاردننی تیا ئەکرێ. بەڵام لە بیرمان نەچێ، ینی لەوانەیە ئەمە لە ناو بەرنامەکەش ئێمە بینە سەر ئەم قسەیە، هەبوونی هەڵبژاردن بەمانای هەبوونی دیموکراسی نیە و بە پێچەوانەوە دیموکراسی بەبێ هەڵبژاردن نایکرێ. ئەمەی کە جەناب ئێڵەی ئایا بەشێک لە وڵاتانی ئایا هەموو ئەو وڵاتانی کە بە هەڵبژاردن دەسەڵات نابن بەڕێوە ئەمانە شەرعیەت لەکوێ وەرەگرن؟ دەبن ئێمە کە باسمان لە مەصدەری شەرعیەت کرد، باسمان لە عقدی ئیجتیماعی کرد، باسمان لە جێبەجێکردنی عقدی ئیجتیماعی کرد لە ڕووی واقعیەوە، مەبەسمان لەو میکانیزمە هاوچەرخەیە کە دانراوە بۆ جێبەجێکردنی ئەم شەرعیەتە کە بەپێی عرفی نێودەوڵەتی و بەپێی عرفی وڵاتان ئێستا بریتێ لەوەی کە هاوڵاتیانێک کە مافی دەنگدانیان هەیە کە لە هەنێ وڵات 20 ساڵە لە هەنێ وڵات 18 ساڵە و هاوڵاتی ئەو وڵاتن و ئەهلیەی قانونیان هەیە لە ماوەیەکی دەوریە 4 ساڵ یا 5 ساڵ جارێک ئەچن فەرمانڕەوا و دەسەڵاتداری وڵاتەکەیان هەڵەبژێرنەوە و شەرعیەتی بێنەوە. بەڵام لە وڵاتانی کە بە پێچەوانەوە کە ئەمەیتیانە ئەمە جۆری سیستەمە سیاسیەکە ئیگۆڕێت. ئێمە کە باسی شەرعیەتی هەڵبژاردنەکەین لە ڕێگەی دیموکراسیەوە باسی ئەو وڵاتانە ئەکەین کە سیستەمەکەیان سیستەمی دیموکراسی یان نیمچە دیموکراسیە. بە واقعی قسە بکەین. ئێستا زۆربەی وڵاتان هەڵبژاردنیان تێ ئەکرێ، بەڵام چەند وڵات هەڵبژاردنەکەی دروستە. مەسەلەن پۆتین بە دروستی هاتێتەوە سەر دەسەڵات. ئایا بۆ نمونە سەدام حوسێن هەر بەیعەتیشیان پێیا لە 100 مەسەلەن فڵان زۆربەی دەوڵەتەکان انتخاباتی تیا کرێ، بەڵام دوجار چه ئەیژمێرێ ئەوە لەم سەردەمەشاکە کۆمپیوتەر و ماباقی خۆی ئەمەی کە باسمان کرد، ینی ئەمە لە ڕوە تیۆریەکەیەوە بۆ وڵاتێکی دیموکراسی پێرفێکت و تەواو دیموکراسی وایە. لەو وڵاتانەشی کە مەسەن نیمچە دیموکراسی یان لە حاڵی گەشەکردن هێشتا میکانیزمەکانی بەرپاکردنی دیموکراسی کە هەڵبژاردنێکێکیانە بە شێوەیەکی باش کەڵکی لێوەرگیراوە وڵاتەکانی لە ئاستێک بردوێتە ئاستێکی تر لە بەشێک لە بەس پێتوانێت هەڵبژاردن بەبێ کللتورێکی دیموکراتی کللتوری دیموکراتی. جا من باسی مەرحەلەی سێمیش بکەم لە قۆناغی سێم یاخود بڵین بەشی سێمی وڵاتانیشمانەیە کە لە ڕاستی هەڵبژاردن مەسلەیەکی شکلیە و پێش ئەوەی هەڵبژاردن بکرێت تقریبا دیارێک ئەمە جۆرێک لە بەیعەتدانەوەیە بە دەسەڵاتدارەکان و پێودانگی دەسەڵات بنمونە لە وڵاتێکی وەک رووسیا یا لە وڵاتێکی وەک عێراقی سەردەمی سەدام حوسێنە تۆ یەک حیزب ئەچووە هەڵبژاردنەوە و تەنها بۆ یەک حیزب دەنگدان ئەکرا و یەک شەخص بەبێ منافس ئەچووە هەڵبژاردننی سەرۆکی کۆمار و ئەوەوە لەبەرەوە پێودانگی هەڵبژاردننی ڕاستەقینە لەناو هەڵبژاردنەکانیە کە پێودانگی هەڵبژاردننی ڕاستەقینە هەبوونی کێبەرکەیە، هەبوونی مەجاری یەکسانە، هەبوونی حیزبی سیاسی جۆرا و جۆرە، هەبوونی ئایدیای لە یەکجیاوازە و لەگەڵ ئەمەشا دابینکردنی کەڤەرێکی هاوسەنگە لەلایەن دەسەڵاتەوە بۆ ئەم ململانەیە کە بتوانێت ئەم ململانەیە بە شێوەیەکی ئاشتیانە لە سایەیە بڕوات بڕێوە. بۆیە ئەوانەی کە بەو شێوەیە نین کە تەنها هەڵبژاردنەکە شکلیەتیانە لە ڕاستیە ئەو وڵاتانە پێیان ناوترێ وڵاتی دیموکراسی، پێیان ئەوترێ وڵاتێک کە هەڵبژاردننی تیاکرێ بەڵام ناچونەتە دوای هەمە سەر و بابەت بەڵام ئەمە لێر بێمە سەر کوردستان. بڵێ لە ئێستای کوردستان لەکوێی هەموو ئەم قسانەیە. بڵێ من بە بڕوای من ئێمە لە هەرێمی کوردستان مەرحەلەیەکی باشمان بڕیوە لە مەسەلەی دیموکراسیە. ئێمە ناتوانین بڵێن لە هەرێمی کوردستان و لە عێراق پرۆسەی هەڵبژاردن بڵێ ناتوانین بڵێن لە عێراق و لە هەرێمی کوردستانیش ئێمە دیموکراسیەکی تەواومان هەیە، دیموکراسیەکی تەواومان هەیە بە حکمی ئەوەی کە هیچ سیستەمێکی سیاسی هاوردە ناکرێت لە دەرەوە پێویستە ڕنگدانەوەی کۆمەلگاکەی خۆی بێ. لە هەرێمی کوردستان لە مەسەلەی هەڵبژاردنە ئێمە لە ماوەی ئەو 30 ساڵی ڕابردووە کە چەند هەڵبژاردنێک کراوە یعنی مەرحەلەیەکی باشمان بڕیوە لە هەڵبژاردنەوە. لە ڕاستیشە هەڵبژاردن لە کوردستانە
حجمی لایەنەکانی گۆڕیوە گۆڕانکاری بە حجمی لایەنەکانی هێناوە گۆڕانکاری بە پشتیان لە دەسەڵات توانێت ساختەکاری و هەروەها خۆت ئەندامی کۆمیسیۆنی بەڵێ من بڵێم بەشێکی هەڵبژاردن سەرڕای ئەوەی حجمی لایەنەکانی گۆڕ پێگەیشانی لە بڕیاردانە گۆڕیوە لە کوردستانە و هەروەها هەڵبژاردن وای کردووە کە حیزبی نوێ بێتەکایەوە وای کردووە هێزی نوێ بێتەکایەوە وای کردووە ئایدیای نوێش بێتەکایەوە یعنی چەند هێز ینی ئەگەر هەڵبژاردن لە کوردستان نەبووایە و هەڵبژاردن سەنگی نەبووایە و ئەگەر هەڵبژاردن گرنگ نەبووایە لە کوردستانە دەرەنجامەکەی مەلموس نەبووایە ئەو هێزانە دروست نەبوون و ئەپوکانەوە بەڵام ئەبینی بە بەردەوامی هێزی نوێ دروستە بێ بینە سەر ئەوەی کە ئایا هەڵبژاردن لە کوردستان تەزویری تیا ئەکرێ یا تەزویری تیا ناکرێ بە بڕوای من هیچ هەڵبژاردنێک لە دنیای نیە 100% پاک و بێگرد بێ ئەمە مەسلەیە کە بڕاوەتەوە هەر بۆیش معیاری عالمی بۆ مەسلەی هەڵبژاردن ئەڵێ لە 105 ئەگەر نەتیجەکە وەک یەک نەبێ حاڵەتێکی تەبیعیە ئەمە معیارێکە کۆمیسیۆنی عێراقیش ئێستا ئیشی لەسەرەکە و مەسن وایە کەواتە شتێک دا ئەنرێ بە ئەو مەسلەیە بەڵام مەسلەی تەزویرات ئەکرێت یا ناکرێت بڕای من پەیوەندی هەیە بە ئەو ڕێوشەنانەی کە ئیگیرێتە بەر لە ڕێوشێنی ئێمە هەڵبژاردننی ساڵی 2010 عێراقمان لە بیرەکە یەکەم جار بوو بە ئەلکترۆنی بکرێ لە عێراقا نەتیجەکە بە شێوەیە کەوتەوە خۆشیان تووشی شۆک بوون ینی هەڵە بوو تەزویر بوو یا ڕاست نەک تەزویر بوو ینی خۆیان ئاعترافیان پێکرد کە تەزویر هەیە و پەرلەمانی عێراق ینی تەماشاکە دوای هەڵبژاردننی یاسای هەڵبژاردننی تعدیل کردەوە بۆ ئەوەی بتوانێت دوای هەڵبژاردن لەگەکان بەدەست بژمێرێتەوە کە ئەمەشان جێبەجێ نەکرد بۆچی چونکە نەتیجەی انتخاباتەکە وەک نەتیجەی دەستی ژماردنەکان نەبوو چونکە نەتیجەی انتخاباتەکە نەتیجەیەکی مفاجئ بوو و دەنگەکان بە شێوەیەک بەرمەجە کرابوون و خۆشیان توانەوە مەسلەیەکە لە عێراق ینی خەڵقێکی گەورەی انتخابیەوە بە وەک مێژوو ئەمێنێتەوە لەبەرەوە ئەمە جۆرێکە لە تەزویراتکردن جۆرێکی تر لە تەزویراتکردن کە ممکنە مەسەن ئاماژەی پێ بکرێ یا خۆت خەڵک لێ بیترسی ئەوش ئەوەیە کە تۆمارێکی دەنگدرانی پاکمان نەبێ کە سەقافەیەکی انتخابی باشمان نەبێ لە ڕاستیە جەناب باسی پرسیارەکەت کرد کولتوری دیموکراسی کە چەند گرنگە بەشێک لەوە بەرەی سەقافەی انتخابیە یعنی دەنگدەری ئێمە ئێستا مەسەن ناڕازیە بەشێکی ناڕازیە لە وەزعەکەی خۆی ناڕازیە لە دۆخی خۆی بەڵام کاتێک کە پێی ئەڵی بچۆرە دەنگدان مەسەن هەر لەوەش ناڕازیە ناچێتە دەنگدان لە کاتێکە کولتوری دیموکراسی ئەمەیە کە تۆ کاتێکە ناڕازیت ڕێگە هێمنانەکە ڕێگە واضح و قانونی و هێمنانە و ئاشتیانەکە ئەوەیە کە بچێتە دەنگدان و دەنگەکەی سەنگی هەبێ و ئەو دۆخەی کە تایەتی لە منتەقەی خۆیان بیگۆڕێت بالمناسبە بمبورە ئەو وترا مەسەلەن ئەمە شەرت وەکو بڵێ لقی پرسیارەکانە لە کوردستانە مردوو هەیە دەنگەیان ئەمانە چۆن لە ڕاستیە ئەوە بەشێکی بریتی بوو لە جۆرێک لە حملەی پێشوەختی هەندێک هێزی سیاسی لە کاتی خۆیان لە کاتی خۆیان ناتوانین بڵین بەو شێوەیە ناتوانین بڵین درۆکردن بووە بەڵام تۆماری دەنگدەران لە هەرێمی کوردستانە و لە عێراقیشا بەڕاستی ئامارێکمان نییە ئێمە بۆ دانیشتوانی عێراق و عێراق تازە بە تەمای ئامەرکە مادام ئێمە ئامارێکی دروستمان نییە پشت بە فۆرمی بایعی بەسرا بوو و هەرێمی کوردستانیش لە ساڵی 2010 کە یەک انتخاباتە کە کۆمیسیۆنی کوردستان کردبێتی لە 92ەوە دوای انتخاباتی 92 تاکو انتخاباتی ساڵی ئێستا کە قرارە بکرێت یەک انتخاباتی تر کۆمیسیۆنی کوردستان کردی کە ساڵی 2010 کە بۆ ئەمانە پشت بە فۆرمی بایعی بەسرا بوو بۆ ئەوەی کە تۆماری دەنگدەران دروست بگەیت تەمان پێشتریش کۆمیسیۆنی عێراقیش هەر پشتی بە تۆماری پشتی بە فۆرمی بایعی بەست بوو تا ئێستاش فۆرمی بایعی ئەساسەکەیە بەڵام کارتی بایۆمەتریان بۆ دەرەکە بۆیە ئەوترا بەشێک لە هاوڵاتیانی کوردستان و عێراقیش تەبان ئەوەش واریدە لەبەر ئەوەی کە بایعیان نەبڕێت مردوەکانیان نەکوشانوەتەوە بۆیە دەنگەکانیان هەرماوەتەوە بەڵام کاتی خۆی کۆمیسیۆنی کوردستان ئیجراعاتێکی کرد مەسەن تەمەنێکی داناوەتی لەم تەمەنە بەرەوسەر ما ینی زیندوش بێت بە مردووە حسێن کرا چۆن تۆ قەسام شەرعی بۆ مردووێک دەرنانێ ئەم مردووە میراتی هەیە ئەم مردووە کۆمەڵە حقوق و واجباتی تر هەیە بۆ خێزانەکەی چۆن بەڵێ بەشێک خۆی گرفتە گەورەکە لەما بوو بەڕاستی لە ینی ئێستا تقریبا ئەم مەسەلان ڕێکراونەتەوە بەڵام پێشتر ئەمە هەبووە بەڕاستی بەشێکی زۆری خەڵک بەدوای ئەمایان نەچوە بە حکمی ئەوەی کە مەسەلەی فۆرمی بایعی وەک ناسنامەیەکی هەمیشەیی و بنەڕەتی لێ هاتبوو لە عێراق ئێستا دوای هاتنی کارتی نیشتیمانی بەس من با یەک شت بڵێم لەسەر مەسەلەی جیاوازیەکە لە ئێستا و لە ڕابردووە جیاوازیەکە لە ئێستا ئەوەیە کە لە دوای 2013 بەرەوسەرەوە کۆمیسیۆنی عێراق ئیجراعاتێکی باشی گرتووەتە بەر مەسەلەی تۆمارکردنی بایۆمەتری دەنگدەرە کە تۆماری بایۆمەتری ئەم جارە کاریگەری ئەبێ لە انتخابات تۆماری بایۆمەتری لە ڕاستیە باشی و خراپی هەیە کە ئەگەلەوانەیە لەناو بەرنامەکەیان ببینە سەر ئەم تۆماری بایۆمەتری وا ئەکات کە ڕێژەی دەنگدان کەم بێتەوە ڕێژەی بەشداریکردن لە دەنگدان کەم بێتەوە چونکە هەموو خەڵک ناچێت بۆ ئەوەی تۆماری بچێت تۆماری بایۆمەتریەکەی دەربکات چونکە ئیجباری نییە و ئەکات بەشێک لەوانەشی کە تۆماری بایۆمەتریان دەرکردووە کارتەکەیان دەرکردو ناچن وەری بگرنەوە دیسان لە دەنگدان بێ بەشەکرێن ئەمە وا ئەکات کە ڕێژەی عادەتەن ڕێژەی بەشداریکردن کەم بکرێتەوە
ئەمە لایەنە خراپەکەیەتی لایەنە باشەکەی ئەوەیە کە زۆر ناڕەحەت ئەتوانرێت کەسێک لە شوێنی کەسێکی تر دەنگ بدا کەسێک کە خۆی زیندوو نەبێ و حاضر نەبێت دەنگ بدا زۆر ناڕەحەت ئەتوانرێت کە مەسەن کەسێک لە دەنگێک زیاتر بدا و کەسێک کە مافی دەنگدانی نەبێ و دەنگ بدا ئەمانە ڕێوشێنێکی زۆر باشن لە ڕووی بایەمەتریەوە ئەتوانێت ڕێی لێ بگیرێ کە کۆمیسیۆن ئەگەر مەبەستی بێ ئەتوانێت ئەمە ڕێی لێ بگرێ خاڵێکی تری مەسەلەی تۆماری بایەمەتری دوای پرۆسی دەنگدانە مەسەلەی هەژمارکردنی دەنگەکانە کە ئەمەیان لە ساڵی 2010 وەک باسم کرد کارەساتی لێکەوتەوە بۆیە ئێستا ئیجراعاتی نوێتر گیراوەتە بەر کە پێویستە سەر ڕای عەدوفەرزی بایۆمەتری عەدوفەرزی ئەلکترۆنی پێویستە عەدوفەرزی یەدەویش بکرێ و ئەمە بەڕاستی باشی و خراپەکانێتی بە بڕوای من سەر ڕای ئەوەی کە بەمەش بڵین کە ملاحەزەیەک لەسەر ئەوە هەیە ئەم بابەتە دەستوریە یا دەستوری نییە بەڵام بە بڕوای من ڕێگەیەکی باشە بۆ ئەوەی بتوانرێ هەم سەقافەتی خەڵک بەرز بکرێتەوە هەمیش بتوانرێت ڕێگە لە تەزویر و لە سەختەکاری بگیرێت. استێتراتمان کردەوە بابێنەوە سەر بابەتەکەی خۆمان تەوەریش تر کە بەلامەوە گرنگە پەیوەندی نێوان هەڵبژاردن و دیموکراسیەت یعنی کۆمەڵگەیەک کە لە سەتە ئەوەندەی نەخوێنەوار بێ بە عاتفی دەنگدا لە ڕووی تعاسبی دینی قومی چی و چی و ڕووبا دەنگدا یا هەر کۆمەڵگەیەکی نەفام بێ و وەک ئەفریقا مەسە ئەفریقی بە زۆری چه سوودیشی ئەم هەڵبژاردن لێ ئەگەر کللتوری هەڵبژاردن نەبێت چ دەورێکە بینێ هەڵبژاردن خۆی ئەوە پەیوەندێکی ڕاستە و خۆی ینی پەیوەندێکی ڕاستە و خۆی هەیە مەسلەی قورسایی هەڵبژاردن بە کولتوری دیموکراسیەوە بە هۆشاری دەنگدەرەوە بە هۆشاری هاوڵاتیانەوە بە هۆشاری لایەنە سیاسیەکان و کاندیدەکانەوە و هەروەها بە ڕەگ و ڕیشەی کولتوری دیموکراسی و یەکتر قبولکردن لە ناو مجتەمەعا و کولتوری دەساودەستکردنی دەسەڵات و مەدەنیەت لە ناو کۆمەڵگەکەیە بۆیە ئەو پرسیارە بە تەواوی وایە ینی ئەو وڵاتانەی کە هۆشاری هاوڵاتیان لە ئاستێکی پێویستانیە زۆر بە ئاسانی لەلایەن فریودەرەکانەوە سەرکردا ئەو کەسایەتیانی کە دەرئەکەون لە ناکاوە فریو ئەدرێن و بەلاڕێدا ئەبرێن و هەروەها ئەو وڵاتانەی کە هۆشیاری دەنگدەر تایە هۆشیاریەکی لە ئاستی بەرزانیە لە ئاستی پێویستانیە زۆر جار مەسەلەن دەنگەکانیان لێ ئەکڕێ و بە غەیری ئیرادی خۆیان دەنگ ئەدەن کەواتە هەژاری دەوری زۆرە بەڵێ کەواتە مەسلەی سەقافەتی هاوڵاتی و سەقافەتی دەنگدەر باری هۆشیاری هاوڵاتیان کاریگەری زۆری هەیە لەسەر ئەوەی کە هەڵبژاردنەکە بەم قورس بێەوە بتوانرێ گۆڕانکاری بکات لە کۆمەڵگە پێتوانێ زۆر جار لە کۆمەڵگەی چۆک و کۆمەڵگەیکی عێراقی عەشایری دینی تایفیە هەڵبژاردن میکانیزمێک ئەبێ بۆ شەرعیەتدان بەو دواکەوتویە تایفیە قەومێ خۆ بڵام عەشرەتگەریەکە هەیە ئەم دەنگە بە عەشرەتی خۆی ئایا مەسەن شیعەکەی دەنگ با بە سونیەک ڕاستە خۆی سونیەکەی دەنگ با بە شیعەک عەرەبەکەی دەنگ با بە کوردێک ئەجەتا ئەوە کاردانەوە خراپەکانی کۆمەڵگەی دواکەوتووە لەسەر میکانیزمی مەدەنی و میکانیزمی پێشکەوتوو بۆیە کاتێک کە میکانیزمێکی پێشکەوتووی لە شێوەی هەڵبژاردن دێنی لە عێراق ئەڵەی هەڵبژاردن ئەکرێ و لە ئەمریکاش هەڵبژاردن ئەکرێ ڕاستە هەردووکیان ناویان هەڵبژاردنەوە هەردووکشان خەڵک ئەڕۆن دەنگ ئەدەن بەڵام هەردووکیان هەمان نەتیجەیان نییە هەردووکشان هەمان کاریگەریان نییە لەبەر ئەوەی کولتوری سیاسی لە عێراق جیاوازە انتیمای دەنگدەر لە عێراق لەسەر بنەمایەکی ترە انتیمای دەنگدەر لە ئەمریکا لەسەر بنەمایەکی ترە انتیمای دەنگدەر و کولتوری دەنگدەر و هۆشیاری دەنگدەر لە کوردستان و لە عێراق جیاوازێکی زۆری هەیە لەگەڵ هۆشیاری دەنگدەر لە ئەمریکا تەنانەت هۆشیاری دەنگدەر لە کوردستان جیاوازی هەیە لەگەڵ هۆشیاری دەنگدەر لە عێراقا یعنی ئەم بابەتە بە دڵنیایی وایە جاری وا هەیە ئەم میکانیزمە مەدەنیەی کە دیموکراسیە لە کۆمەڵگە دواکەوتوەکانی لە نمونەی عێراقا جێبەجێ ئەکرێ جاری وا هەیە تەرسیخی ئەو وەزعەکە هەیە و جیاوازیەکان زیاتر قوڵەکاتەوە وا ئەکاکە ئەو دابەشبوونەی لەسەر ئاستی کۆمەڵگە هەیە لە نێوان پێکاتەکانە قوڵتری بکاتەوە لە بری ئەوەی چارەسەری کێشەکان بکە بۆیە بە دڵنیایی ئەمە گرفتێکە بەڵام ئەمە پێویستی بە کات هەیە ینی دیموکراسی هەڵبژاردن لە دەورەیەک و دوانە ناتوانێت ئەم گۆڕانکاری ڕوودا بە بڕوای من ئەگەر ئێمە لە ساڵی 92 کە انتخاباتمان کرد بە شێوەیەکی دەوری وەک پێویست انتخاباتمان بکردای هەتا ئێستا زۆر لە ئێستا باشترە بووین لە چاو ئەوەی کە ئێستا هەمانە و ئێمە ئێستا بەو وەزعی کە هەمانە هەم هۆشیاری دەنگدەر هەم هۆشیاری باڵێن سیاسی هاوڵاتیانیش باشترە لە هۆشیاری سیاسی هاوڵاتیانی عێراقی و لە ئینتیمای دەنگدەری هاوڵاتی عێراقی لە دەرەوەی هەرێمی کوردستانە ئەوش ئەکەوێتە سەر ئەو دۆخەی کە لە هەرێمی کوردستانیە کە جیاوازە لە باشە باسە پرسیارەکە پێچکەمەوە پێچوانەکەمە ئایا دیموکراسیەت بێ هەڵبژاردن نەکرێ نەخێر یعنی کۆمەڵگەیەک دیموکراسی بێ لە کولتوری دیموکراسی بێ خەڵک لەناو خۆیان ئازادی ڕادەربڕین هەبێت چی هەبێت بەس
هەڵبژاردنیتیانە بوون منە لە وڵاتێکی وەک ئەردەنیا وەک مەغریب بەڵێ هیچ دیموکراسیەتێک بەبێ هەڵبژاردن بوونی نییە بە پێچەوانەوە ئەکرێ وڵاتێک هەڵبژاردننی زوزوتیا بکرێ وەک ئەوەی لە عێراقی سەدام حوسێن هەبوو بەڵام وڵاتێکی دیموکراسی نەبێ هەڵبژاردنەکە شەکلی بێ بەڵام هیچ وڵاتێک نییە کە دیموکراسی ڕاستەقی نەبێ و هەڵبژاردننی چونکە هەڵبژاردن ئوستاز هەڵبژاردن ئێستا بە ڕوانگەی هاوچەرخ هەڵبژاردن بریتە لە میکانیزمی دروستی جێبەجێکردنی دیموکراسی بۆرە بە زیاتر تەوزیحی بن ئێستا لە ئێرانە هەڵبژاردن نەکرێ کە بەس ئیمامی ئومەت لەوێ شکلایی هەڵبژاردنیان ناکرێ لەوێ شکلایی کرد لە ئەردەنە هەڵبژاردن نەکرێ بەس مەلیک بە هەڵبژاردن نییە لە ئەردە لە ئەمانە دیموکراسیەتی تەواو نین ئەمانە وڵاتێکی وەک ئێران شکلی دیموکراسی تا جێبەجێ ئەکرێ هەر نەک ڕاهبەر هەڵبژاردن ڕاهبەریش تەمان لە بەزنەیەکی دیاریکراوە هەڵبژاردننی بەڵام لەوێ فرەیی سیاسی لە ئێرانە ڕێگەی نییە مەسەلەن بۆ نمونە سونیەک ئەگەر عبقریترین کەسی ئێران بێ ناتوانێت بێ بەسەر کۆماری ئێران ناتوانێت بە ڕاهبەری ئێران و ناتوانێت بێ بە ینی تەنانەت لە ینی ئەمە معنی وایە فرەیی سیاسی لە هەموو ئێرانە محافظ ئوستاندارێک یەکەم جارێکە ئستاندارێک لە سونەدا ئەنرێ بۆ کوردێکدا ئەنرێ بەڵێ ئەویش تەبعاً لە چوارچێوەی سیستەمە سیاسیەکەی ئێرانە لە دەرەوەی ئەمەوە نیە بەڵێ مەبەستم چییە ئەمە شکلی دیموکراسی ئەوەی لە ئەردەن ڕوئەدا یا لە مەغریب ڕوئەدا ئەمە دیموکراسی پێنەگەیشتووە چونکە بەڕاستی گۆڕانکاری ئەکرێ لە کۆمەڵێک جمگەیە حکوومەتەکە لە ئاسی حکوومەت گۆڕانکاری ئەکرێ بەڵام ئیرادەیەک هەیە لەسەر و ئیرادەی خەڵکەوە کە ئیرادەی مەلیکە بەڵام پەراوێزێک لە دیموکراسی و لە ئازادیداوە بە خەڵکەکە کە هەنێک گۆڕانکاری بەپێی دەنگی خەڵکەکە بێت و مامۆستا دڵشاد پرسیارێک تەوەریش ترم کە هەیە وابزانام کاتمان نەماوە ڕاومانە نێکات مەسەلەی دەوڵەتی مەدەنی و هەڵبژاردن با بڵین یا کۆمەڵگەی مەدەنی جاری مەبەستمان لە کۆمەڵگەی مەدەنی خۆی چییە هەموو کۆمەڵگەیەک مەدەنی نییە نەخێر هەموو کۆمەڵگەیەک مەدەنی نییە بە معنای هاوچەرخ کۆمەڵگەی مەدەنی بە معنە تەقلیدیەکەی کۆمەڵگەی مەدەنی بریتە لەو کۆمەڵگەیی کە لە ئیرادەی کە دەسەڵاتیایە لە ئیرادەی ئیلاهی و ئیرادەی سیۆقراتیەوە لە تیۆری سیۆقراتیەوە ئەگوازرێتەوە بۆ تیۆری عەقدی ئیجتیماعی ئەو کۆمەڵگەیەیە کە دەسەڵاتداران و هاوڵاتیەکانی لەسەر بنەمای عەقدێک بەشێک لە ئیرادی خۆیانیان هاوڵاتیان بەشێک لە ئیرادی خۆیانیان داوە بە دەست دەسەڵاتەوە دەسەڵات بەڕێوەیان ئەبا و ئەم ئیرادەیە بەشێوەی بڵێ 4 ساڵ جارێک نوێ ئەکرێتەوە بە پێی میکانیزمی هاوچەرخ ئەمە کۆمەڵگە وەک پێناسەکەی لە ڕووی ئیجرائیشەوە کۆمەڵگەی مەدەنی مؤسساتی هەیە مجموعەیەک مؤسسات هەن لە نێوان دەسەڵاتی سیاسی و لە نێوان کۆمەڵگەیە کە پردی گەیاندنی خواستەکانی کۆمەلگەن بە دەسەڵاتی سیاسی کە ئەمە عادەتەن شەریحە و توێژەکانی کۆمەلگە ئەگرێتەوە ئەم دامەزراونە دامەزراوی کۆمەلگەی مەدەنین دامەزراوی دەوڵەتی نین بۆ نمونە یەکێتی مامۆسایانت هەیە زانایانی ئاینیت هەیە یەکێتی ئافرەتانت هەیە کە تو ئەوانەت هەبوو ئەوێتە کۆمەلگەی مەدەنی ئاجا ئەمانە مؤسساتی کۆمەلگەی مەدەنین لە نێوان دەسەڵات و لە نێوان هاوڵاتیانە ئەمانیش بە هەمان شێوەی هەڵبژاردنەکە لە هەندێک وڵاتە مثلا جۆرێکن لە ئەدەواتی شکلی لە هەندێک ئەدەواتی شکلی لە هەندێک وڵات شانەخێر کێبەرکەی سیاسیان تایە کێبەرکەی حیزبە سیاسیەکان لە ناویانە هەیە کە حیزبێکی سیاسی دیاریکرا و لە یەکێک لەو سندیکایانە یەکەمە جاری داهاتوو ئەوێتە دووەم جاری داهاتوو خۆ لە ناو خۆشانە دیموکراسیان هەیە کۆمەڵگەی مەدەنی کۆمەڵگەی مەدەنی هەلەوەیە کە ئەم بڵێن ئەجهیزانە ئەم دەستگایانەی هەیە بیا کۆمەڵگەی مەدەنی وەیە کە ئازادی ڕادەر بەڵێ ئەمە من باسم کردن ئەمە ڕۆ ئیجرائیەکەی کۆمەڵگەی مەدەنیە کۆمەڵگەی مەدەنی وەک ستراکچەر وەک پێک هاتە بریتە لەو کۆمەڵگەیی کە مەسلەی دەسەڵاتیایە یەکلایی کراوەتەوە لە ڕێگەی انتخابات و لە ڕێگەی هەڵبژاردنەوە لە ڕێگەی میکانیزمی ئاشتیانەوە لە سایی ئەمەشاچی هاتۆتەکایەوە ئازادی بیرروڕا هاتۆتەکایەوە فرەیی سیاسی هاتۆتەکایەوە فرەیی بیرروڕا و بیر و بۆچوون و بیر و باوەڕ هاتۆتەکایەوە کەڤەرێک دروست بووە دروست بووە بۆ ئەوەی کە هاوڵاتیان بە تەواوی بیر و ئازادەکانیانەوە بەریەک نەکەون و لە کۆمەڵگەی مەدەنیە دەسەڵاتی هێز بەکارهێنان تەنها لای دەسەڵاتی شەرعیە لە لای حکوومەتە مەسەلەی میلیشیات و مەسەلەی چەک خاوەن سیلاح تەنها قانونە تەنها ئەو کەسانن کە یاسا ڕێگەی پێداون تەنها ئەو کەسانن کە سەر بە دەسەڵات باسی عێراقەکەین ئەڵێن عێراق کۆمەڵگەی مەدەنی و دیموکراسیەتی هەیە بەس ئەوەی کە هەیە 8 میلیشیاتە هم چەکی و هەم لە ناو پەرلەمان لە عێراق ئەمەناتوانین بڵێ کۆمەڵگەی مەدەنی خەمڵی ئەسڵەن ستراکچەری کۆمەڵگەی عێراقی کۆمەڵگەیەکی مەدەنی نییە ستراکچەری کۆمەڵگەی عێراقی جەناب باسی کرد لە ڕووی تائیفیەوە دابش بووە بە مەذهب و نەتەوە و ئەوانە لە ڕووی عەشایریەوە دابش بووە بە چەندین عشیرەت ئینتیمای ناوچەگەرێتی نەتەوەی و نیشتیمانی کورتی وەڵامی ئەو پرسیانە بێتەوە کۆمەڵگەی مەدەنی و
هەڵبژاردن بڵێ سرتیشان دەوڵەتی مەدەنی و هەڵبژاردن و کۆمەلگەی مەدەنی و هەڵبژاردن لە ڕاستیە ئێستا مەفهومێک وردە سەری هەڵداوە ناوی دەوڵەتی مەدەنی ئەمە لە ناو زانستی سیاسەتا جۆرێک لە شتێکی تازەیە کە ناتوانرێت پێناسەیەکی ورد بکرێت بە حکمی ئەوەی ئەمە لە بەرامبەر دەوڵەتی ئەلمانیە هاتووە بۆ حکمی دەوڵەتی ئەلمانی جۆرێک لە مەرغوب نییە لە وڵاتانی ئیسلامیە بۆیە ئەڵێن دەوڵەتی مەدەنی یا کۆمەلگەی مەدەنی بریتێ لە کۆمەلگەی هاوڵاتی بوون بریتێ لە کۆمەلگەی کە هاوڵاتیەکان و ئەندامانی ئەم کۆمەلگەیە هەر هەمویان بە جیاوازی ئینتیما و بە جیاوازی بیرروباوەڕی سیاسیان و بیرروباوەڕی ئاینی و مەذهبی و هەموو ڕەنگی پێس و هەموو شتێکیانەوە هەمویان یەکسانن لە بەردەم یاسایەکە کە فەرمانڕەوای بەسەر هەمویانە و هەمویان بە جیاوازی لە دین و بە جیاوازی لە دین و لە هەموو شتێک و هەر هەمویان بە یەک شت بە یەک هەویە ئینتیما بۆ دەوڵەتەکە ئەکەن کە مەسەلەی ناسنامە و جنسیەی ئەو دەوڵەتەیە و ئەم دەوڵەتش پارێزەری هەمویانە بەبێ ئەوەی گوێ بداتە ئەوەی ئەو کەسەی دەسەڵاتدارە لە کامێک لەم تایفان و لە بیرروڕانەیە ئەمە بریتێ لە کۆمەلگەی مەدەنی و ئەم دەوڵەتە مەدەنیە ڕەکیزەی هەر ئەساسیەکی بریتێ لە هەڵبژاردن و دەسا و دەستکردنی دەسەڵات بینەرانی بەڕست بەم شێوەیە هاتیە کۆتایی ئەم ئەڵقەیەمان تاکۆ ئەڵقەیشی تر و میوانێکی تر و بابەتێکی تر خواتانەوە